شنو عبرسارك؟ شوني؟ باش سباس باشي؟ والله زور مسيطر أو وصلت شنو عبرسيارك؟ عبرسيارك أنا ما سنة بايك السوريك همو برسيارك أنا يا سنة بيم خوش همو تام براوي خلاص والله فرم صلاة ولا توش خاتمين باشن؟ باشن سباس ناي بريسة؟ هيلين هيفار هيفار خوش كبران؟ بلا باشا كم تان قورترن؟ والله من قورته تو قورت كم دقة؟ كم دقيقة؟ مو دقيقة دو دقة زور لدوانات دوانن يعني جمكن يعني نا هو يك صال قورتره اي زور شاكا باشا بچه سرقالي سرقالي يعني شيء وشكارك دكي إيشي كمبيوتر ليرة ناجين لا والله نا لكيو دجين إمارات لإمارات دجين هردوكتان يعني بس تو باشا لوي سرقالي شكارك دكن والله من إيشي كمبيوتر إيشي كمبيوتر دكي أي تو بس سيئكم سائقكي لا چه ئاستێگایت لە زانکۆی زانكو لە زانکۆی چ بەشێکی فاينانس زۆر چاکە لە شتان ساغ بێ لەگەڵ پرسیار وەڵامە چۆنن والله خرابني ما بزاني با بزانن شتێکی خۆشم بۆ باسکەن چ شتێکی خۆش ڕووی داوە بكورك چون بۆ کۆڕێک أم حفتي شو مكورك وەڵا والله. بەدڵتان بوو زور بەفری لێ بوو هاي شلون حەسان لە بنا بەفرا والله زور خوش وایە ئیمارات گەرمە بەڵێ جاکەێنەوە بۆ ئێرە باران و بەفرۆوەیە جیاوازە بەڵێ بەلاتانەوە زۆر خۆشە جیاوازە. ئێ چیتان کرد لە چێ کۆڕێک والله شرب أثمان كرت ئێ شي تريش باكم وراكم باكم كمان بريك بشوك من هي ئێ دواي أو شاتشين بو مطعم بەڵێ لەسەر لەوێ نانتان خوارد بلا خۆش بە خواردنەکان بەلاتانەوە حەستان لە خواردنی کوردستانە یان خواردنە ئیماراتیەکان زیاتر والله لەوێ ئەها زیاتر کەپسە و أصل مندية مندي. براكم لقون دست لەگەڵ بەدەست بەدەست بیخۆی بیخۆم، ئۆکێ. یعنی حەستان لە خواردنێکە بەدەست بس بیخۆی بجدي هيج تك لكبابي كردي خوشتني لحم ئافرین بزە بدوایە خواردنی هیچ شوێنێک و مەنزەرەی هیچ شوێنێک و ئاو هەوای هیچ شوێنێک وەکو کوردستانی راسك وایە زور راسك زور راسك بەلای ئێوەش وایە بەڵێ چەندی پێچێت کایەنەوە بۆ کوردستان یعنی چەند لەوێ ئەبنوویەنەوە بۆ ئێرە والله بس ام مانجي دوانزان يعني صار لنا مانجي دوانزا بعامين بەڵێ مانگی دوانزە بۆتانەکرێ بێنەوە بۆ کوردستان بلا جا زۆر باشە یعنی لە کاتی گەرماکەیان نایەنەوە لە زستان و کاتی باران و والله بەفر كاتي قرما راسته بيتوا بسانه وكات الجو كخوشيره بس يعني لا تشاو امارات استا مانجي شش وحوت وهشت رطب بەڵێ شەی هەیە شيء هي وزور قرما يعني ازعاجه وایە ڕاستە نامە بەستم ئەوەی ئەڵم ئێوە لە مانگی دوانزایەنەوە بۆ کوردستان بەڵێ. مانگی دوانزەش کوردستان عادەتەن ساردە زۆر باران و ساردە، بەفرە و ڕاستەکە. خۆشە بۆ ئێوە لەبەرەوەی ئێوە بەڵێ، بەڵێ. زیاتر لەوێ شوێنەکەتان گەرمە وایە بلا بلا ئێ شەوانە چنە دەرەوە لێرە اكيد عمرو جا ئەچن بۆ کێچن بۆ لای قەڵا شمو قلا شمو مچكو بەڵێ چایخانەی مەچکۆ لنقا خوشكم زو حزي للنقا والله جلكري بۆ جلكري بەڵێ. حەزی لە لازم بوك الشوشة ألعاب بيكرا بووکە شوشە و ئەلعاب زۆر چاکە ئەی لەگەڵ جلکڕی ناچۆنی هەموو ئافرەتی حەزی لە جلە نازانم هشتك جل ناكرم ده جل ناكرم؟ بس قرم بو جانتا ئەها جان ماركي براندي أجنبي كان باشە زۆر چاکە ئێ شتێکی خۆشم بۆ باسکەندەی شتی زۆر خۆشی پێ ئەوە مۆزەی زۆر خۆشی لایە قسەکردنیان چەند خۆشە زۆر سپاس بژیت. چەند ساڵە چون بۆ ئیمارات والله تقريبا صار كله ساڵێکە لەوێ بەڵێ. زۆر چاکە هەر لە خۆشییابن ئیشەڵڵا لەگەڵ عیلەتانان ڕۆشتن بلا بلا دایک و باوکە باشە چیت هەیە بۆ دایک و باوکێ لە ڕێگەی مایکە سوورەکە و پێیان بڵێ تينا قشطه چ شتێکت هەیە بتێ بە دایک و باوکت بڵێ لێرەوە والله حزمان زول I love you. لاف يو والله لاف يو خوش ماني کچ وایە کەس دایم بەڵێ دایک و باوکە خۆش منن بەس کوڕ دایم تەڵەبێکی هەیە لا ايش والله خوش ماني تۆشڵی خۆش بێت بەڵێ. ئەی باشە چ داواکاریەکە لە دایک و باوکە هەیە حەزەکە چیت بۆ بکەن زحمه بومك تشا سارك بكره سێرەی بۆم سارة. ئاڵتون قسەیان چۆن خۆشە ماشەڵڵا یعنی تۆ هاتوشوی پێەکەی بێزار بووی ئەتەوێ سیاری خۆی بکڕێ وني ساعات سارك خويا زۆر ئەی بیتە دەرەوە حمر رجع ئەی وای خوشک و برا شلون برای گەورە بيكا إيش یاخواتە من درێژ بن زۆر سوپاس هەردووتان بژیت. سەرکەوتوو بن هەر ئاوا بە ڕێکی و بە سەلامەتی بمێننەوە ئیشەڵڵا سباس بجيت خۆشبی بە قوربان پرسیارێکتان لێکم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەنی خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە بینیوتانە بەرنامەکانی لا والله نبي نەدبینیوە قەت نەبینیوە. باشە مشکیلە نییە پرسیارەکەمان ئەوەیە شاری مەدینە بەر لە ئیسلام ناوی چی بووە بلم اسلام لا يجيب مدينه بەڵێ شاري مدينه بەڵێ والله بسارك زو قرصه قورسە بۆت بگۆڕم پرسیارەکە فين اقرا توانيت باشە بەسەر چاو پرسیارەکەت بۆ ئەگۆڕم کام لەمانە وەسیەتی پێغەمبەر بووە
بەڵێ پێغەمبەرمان محەممەد درودی خوای لێبێ وەسیەتێکی کردووە حەجکردن نوێشکردن ئاگاداری کچەکانتان بن نووسێتێکە بەڵێ نەسیحەتێکی کردووە وتێتی نوێش بکەن حەج بکەن ئاگاداری کچەکانتان بن بەڵێ کامیانە حەج بکەن نابی گۆڕا سێم ئاگداری کچەکان تۆ وا دەڵێ ئافرین وەڵامەکەی ڕاستە دەستان خۆشە چەپڵی بۆ لێم جەماعەتی پشکامێرە خەڵاتێکمان بێبن بۆ خاتوونە فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت براندی ئەڤرۆشە براندێکی تایبەتە بە پێست ماشەڵا پێستیشی ئەوە جوانە پێویستی بە هیچ نییە بەکاری بهێنێ سەرکەوتوبی ئیشەڵا زۆر خۆشحاڵ بووم تۆ چیت هەیە بۆمان خۆش بوو چاو پێکەوت نەکە زۆر خۆش بووە وەڵا منیش زۆر چێژم لێ بینی خوشکبرایەکی ڕووخۆش قسە خۆش زۆر سپاس هەردەم ئاوا شاد بنی ئیشەڵا زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەشداریتان زۆر سپاس کاتێکی خۆش خواتان لەگەڵ